ای هەڵەبجە ئەی ناسنامەی کوردایەتی ئەی مەشغەڵی شەهیدان و ئەی مەنزڵگەی مەردایەتی یک پارچە بود بە سەروەری بۆ خاک و نیشتیمانەکەم مەچەکی خوێندامێردیگی دەروازەی شەهیدانەکەم ئاخ ئاخ ئاما لاستو یا شرمزار مجو پرتوک و دفترم خور هنوری لشانزسی و مرگ لجی هات درم بمێژووی خۆت سەلماد و تاپەڵی نێو چاوی زۆرداری ڕەبی هەڵوەرێ و تەمەنی و کوێر ببێت چاوی بەدکاری ئاخ ئاخ ای هەڵەبجە تۆ پەرزگەی پیرۆزاتی تیری ژەهراویت بۆ دوژمن کانگەی زانست و خەباتی ئاخ ئاخ
بخیر دکتر شاه خواهندم.